کاک دڵزار کەواتە تۆ وەکو کەسایەتێکی شاری کەرکووک وەکو دانیشتوویەکی شاری کەرکووک چ داواکاریەکت هەیە سەبارەت بە دەوروبەرت یاخود سەبارەت بە لایەنەکان بۆ ئاشتی پێکەوەژیانی هاوڵاتیان و دانیشتوانی شاری کەرکووک؟ قسەی داواکاریەکانی ئێمە زۆرە. داواکاریمان وایە لە ئەو کەسانی کە لە شاری کەرکووک پێکۆژیانە بەنەسەر داوامان وایە لە هەموو جێتێک و لە هەموو ناحیەکەوە قەزەی اجتماعیان قەزەی سیاسیەن بەسە قەزەی تەفریقا هەوڵ بدەین کەلیمەیەکی جوان بەرامبەر یەک بدوێن قەزەی چاوسورۆکردن بەسە یعنی کەس ئیسفادەی نەکرد بابین لە کۆمەڵێ شتەیە کە ڕوویدا لە مێژووەکەیان باسی ناکەین کەس ئیسفادەی لەوە نەکرد. ئێمە وەکو خەڵکی کەرکووک ئێمە وەکو گەڕێکی کوردەکانی شۆردا دایمە داواکار بووینە لە بەڕێستان و لە سەروی بەڕێستان دایمە هەوڵمان داوە ئاشتیەک بۆ ئەم شارە دروستکەین.